سلااوە بۆ بینەر و بیسەری کوردستان 24 من جەنام لە پرۆگرامێکی دیگە هاشتاگ دووبارە لەگەڵتانم. هاشتاگ ئەمڕۆ جیاواز لە ڕۆژانی ڕابردوو بەڕێوە دەچێت. سافی هاشتاگ ئەمڕۆ لە پێشانگای تەکنۆلۆژیای هایتێکسدا من و ستافەکەم لێرە ئیمڕۆ ئامادە بووین بۆی کە میوانداری کۆمەڵی گەنجی بەهرەمەند بکەین. ئێستاش لە بەردەوامی پرۆگرامەکەمدا لە هاشتاگ میوانداری سێ گەنجی خاوەنکار و بەهرەمەند دەکەم کە هەرسێکیان کوردن و با چەند بەرهەمێکی زۆر باش و پێشکەوت و بەشداری پێشانگاکەیان کردووە. لە دەستپێکدا خات و ئالان دەهام میوانی هاشتاگی ئەمڕۆیە یەکێکە لە بەرهەمهێنەرەکانی ئەپی دایک خۆز بە بینەرانی هاشتاگ بناسێنەوە و باسی ئەپەکەتمان بۆ بکە. من ئالان دەهام ئەحمەد خوێندکاری بەشی ئافرەتان و لەدایکبوون لە زانکۆی هەولێر و پزیشکی و هەروە سەربەشتیاری گشتی لە ئەپلیکیشنی دایک. ئەپلیکیشنی دایک ئەو ئەپلیکیشنێ تایبەتە بە خانمانی دووگیان هەموو گۆڕانکاریە جستەی دەرونیانە کە لە ماوەی دووگیانیدا بەسەر خانمانداتێ و هەروە گەشەکردنی کۆرپەرە لە ماوەی 40 هەفتە دەکە هەفتە بە هەفتە بە خانمانی دووگیان دەڵێ لەم هەفتەیە دایت و هەروە ئەو گۆڕانکاریانە ڕوودەداتن. ئامانشان لە دروستکردنی ئەپێکی لەم شێوە بۆ دایکان چی بووە؟ بەڵێ ئەپلیکیشنی دایک یعنی بنەماکەی ئەو بوو کە دروستمان کرد ئامانجمان هۆشیارکردنەوەی خانمانی دووگیان بوو و هەروە زانیاریان هەبێتن لەسەر دووگیان. ئەم ئەپە لەسەر چ پلاتفۆرمایەک بەردەستە بۆ خانمان؟ ئەم ئەپە لە هەردوو سیستەمی ئەندروید و iOS بەردەستە کە دەتوانن بە خۆڕایی داونلۆدی بکەن. پێشتر ئەم ئەپە هەبووە بە زمانی عەرەبی و بە زمانی ئینگلیزی بەڵام بە شێوەیەکی بەپارە بووە، بەڵام ئێستا ئێمە چەند گەنجێک هەستاوین کە کردومانە بە کوردی و هەمان کاتدا بە خۆڕاییە بۆ خانمانی کورد کە بە زمانی شیرینی کوردی بەردەستە و زمانێکی سادەمان تێدا بەکارێنەوە کە هەموو ئاستێک بتوانێت لێ تێبگات نزیکەی زیاتر لە 6,000 وشەمان تێدا بەکارێنەوە. باشە پێشوازی خەڵک خانمان لەم ئەپەر چۆن نەبیننەوە؟ زۆر باش بووە، هەروەکو هایتێک زەرفەتێک بوو بۆ ئێمە کە بتوانین ئەم ئەپلیکیشنەی تێدا بناسێنین و ئەوانەی کە دوێنێ داونلۆدیان کردووە لەگەڵ ئەوانەی ڕکە باگراوندی خۆیان دەربارەی ئەپلیکیشنە خستۆتە ڕوو زۆر باش بۆ پێشوازێکی باشیان لێکردە. باسی هایتێکست کرد با بینە سەر پێشانگای هایتێکس. بەڕێوەچوونی پێشانگایکی تەکنۆلۆژیای وەکو هایتێکس چ گرنگیەکی بۆ گەنجێک وەکو تۆ هەیە؟ بالضبط پێشانگای نێودەوڵەتی هایتێکس دەرفەت بە ئەو گەنجانە دەرەخسێنی کە خاوەن بزنسی بچووکن کە لێرەدا بزنسەکەیان گەورە بکەن و بە خەڵکی بناسێن و گەشە بە بزنسەکەیان بدەن. بەشداریکردنی خەڵک ئەمساڵ لەم پێشانگای نێودەوڵەتی چۆن نەبینی؟ زۆر باش دەبین و پێشوازێکی زۆر باشیشیان لە ئەپلیکیشنەکەی ئێمە کردووە بە ئەمان کاتە خەڵکانێکی زۆر دەبینم چکە ساڵی 2019 کە لێرەدا کراوە بوو بەهۆی کۆرۆناوە کەمتر بوو، بەڵام ئەم ساڵە بە شێوەیەکی زۆر فراوان کراوە. باشە چەند کەسن کە ئەم ئەپەتان دروست کردووە؟ ئەم ئەپلیکیشنە بیرۆکەکە لەلایەن کاک محەممەدەوە بوو، پاشان کۆبوونەوە نزیکەی 7 کەس ئێمە بەشدار بووینە لەم ئەپلیکیشنەدا. 7 کەس بەیەکەوە بەڵێ 7 کەس بەیەکەوە دروستمان کردووە و هەروە هەموو زانیارەکانمان تێدا بەکارهێنەوە. هیچ ئەپدێتێکی نوێ بۆ ئەپەکە بەدەست خراوە؟ بەڵێ لە داهاتوودا پلانی زۆرمان هەیە و موژدەیەکی دڵخۆشکێشی بۆ خەڵکی بادینان کە دەخەمە ڕوو ئینشەڵا لە داهاتوودا ئەم ئەپلیکیشنە بەسەر زاراوی بادینیش بەردەست دەبێتن هەتا خەڵک زیاتر بتوانن سوودی لێ وەرگرێت. زۆر سپاس بۆ خات و ئالان داهام خوێندکاری بەشی زۆر سپاس خاتی لە بەڕێوەبەری خۆشحاڵ بووم. ئەپەکانی دایک زۆر سپاس بەخێر بێ وەسەکەوتی زیاتر. زۆر سپاس. هەر وەک دەبینن گەنجێکی خاوەنکار و بەهرەمەند یەکجار زۆر بەشداری لە پێشانگای نێودەوڵەتی هایتێکس کردووە کە یەکێکە لە گەورەترین پێشانگاکانی تەکنۆلۆژیا لە جیهاندا. پرۆمۆیەک لەسەر هایتێکس دەبینین و دەگەڕێنەوە. هایتێکس 2022 گەورەترین پێشانگای تەکنۆلۆژی لەسەر ئاستی عێراق بۆ ساڵی سێم لە هەولێری پایتەخت بە هەماهەنگی حکوومەتی هەرێمی کوردستان دەکرێتەوە. زیاتر لە 150 کۆمپانیای ناوخۆیی و نێودەوڵەتی بەشداری تێدا دەکەن. هایتێکسی ئەمساڵ جیاوازتر لە ساڵانی دی بە چەندین کۆنفرانس و پێشبڕکێ و ئیڤێنتی جۆراوجۆر بەڕێوە دەچێت. هایتێکس بە هاوبەشی دەستگای ڕوانگە لە ڕۆژی 27 2022 دەست پێ دەکات و بۆ ماوەی 4 ڕۆژ بەردەوام دەبێت. هاتن بۆ هەمووانە و بێ بەرامبەرە. هەروەک لە پرۆمۆگەشتا بینیتان هایتێکس یەکێکە لە گەورەترین پێشانگاکانی تەکنۆلۆژیا لەسەر ئاستی جیهان، بە تایبەتی یەکەمین پێشانگای نێودەوڵەتی گەورەیە کە تایبەتە بە تەکنۆلۆژیا لەسەر ئاستی هەرێمی کوردستان و عێراق. زیاتر لە 30 وڵات بەشداریان لە پێشانگاکە ئەمساڵ کردووە، هاوکات زیاتر لە 186 کۆمپانیای بیانیش تێدا بەشدار بوون. ئەمە جگە لە کۆمپانیا ناخۆیەکانشمان. لە بەردەوامی هاشتاگدا وەک لە دەستپێکیشدا ئاماژەم کرد ئەمڕۆ میوانداری سێ گەنجی بەهرەمەند دەکەم کە بەشداریان لە هایتێکس کردووە. میوانی دووهەمی ئەمڕۆم خانمێکی هونەرمەندە، خات و ئیسرا عیماد، وێنەکەشی دیجیتاڵی دروستە؟ زۆر بەخێر بێ خۆت بە بینەرانی هاشتاگ بناسێنم. من ناوم ئیسرا عیمادە، کاراکتەر دیزاین و هونەری کۆمیکی دەکەم.
کاراکتەر دیزاین بۆ نمونە با بڵێن نەفەرێک شخصیەتێکی دەداتن پێرسناڵێتێکی دەداتە من حەسەب ئەو کاراکتەر ئەو پێرسناڵەتی ئەو نەفەرە دایتی دیزاینی لەسەر دەکەم ئەمە وێنەکانیەتی نمونەکە لە کاری کۆمیکی ئەمە کاری کۆمیکی پێوترێت بەڵێ کاری چیرۆکە گێڕیتەوە چیرۆک دەگێڕیتەوە پانێل دەڕۆی وەکو چۆن تەماشای فیلمێک دەکەی موڤیەک دەکەی بەڵام ئەوە چیە وەکو شێوەی کتاب ئەوانت بەدای لۆ گوشتە جا ئەمە بۆ چ تەمەنێکە هیچ هەموو زۆرە هەموو تەمەنێک ئەسڵەن لەوانەیە کاتێک زۆربەی نەفەر هەیە دەبینی دەرێەوە ئی منداڵانە چکە ڕسمی منداڵانی تێدا بەڵام وانە یعنی چیرۆکەکەی زۆر قوڵە چیرۆکێکی قوڵە وێنەکانی بە شێوەی کارتۆنیە هەر ئەوە بە شێوەی ڕەش و سپیە کارەکانی دیکەش یا بەس ئەم نمونەکارت بە شێوەی ڕەش و سپیە ئەوە کاری مانگایە مانگا بەخۆی ستایلەکەی ڕەش و سپیە یان هەر خۆی ئۆتۆماتیکەن هەروایە بەڵێ بەخۆی ستایلەکەی وایە کاری کۆمیکی هەیە کۆمیکی ملەوەنیشی دەتانی تێکە ینی دەتانی ڕەنگیش بەکاربێنی بەڵام مانگا بەس ڕەش و سپیە باشە لەکێو دەست کردووە بە کاری وێنەکێشانی دیجیتاڵی لە کاری وێنەکەشانی دیجیتاڵی لە 2016ەوە دەستم پێکردیا بەڵام هەر وەکو ڕەسامێک لە منداڵیەوە ڕەسم دەکەم لە منداڵیەوە بەڵام لە 2011 زیاتر کەتمە ناو کاری کۆمیک ئەو کاتی لەسەر وەرەقەدەم کرد چۆن زانیت کە حەز و خولیایەکی لەم شێوازەت هەیە و کێ پشتگیریشی کردی وەڵاهی ئایلەکەم زۆر پشتگیر بوون و لێرانەوەشە حەز دەکەم بە ئایلەکانی کەش دەلێم ئەگەر هاتوو با بڵێن منداڵیان هەبیتن کەەوە ئەو حەزەی هەیە بە حەزەکەی نەکوژن پاڵپشتی بکەن ینی زۆر کەسێ دەرێ خۆت بۆ شتانە مەشغوڵ مەکە خوێندنی بکە و نازانێت بەڵام ئەو بەهرەیە لێرکانە زۆر پێویستمان پێێت کە منداڵەکە دەبی خۆی تعبیر بکاتن باش ینی بە جۆرێک ئەوەش شێوازێکی زۆر باشە لەوەی بتانێت تعبیر بکەن و تیرۆک بجێڕنەوە باشە پێم بڵێ بەڕێوەچوونی پێشانگای هایتێکس گرنگی چیە بۆ گەنجێک وەکو تۆ والله ئەم تەوقعم نەدەکرد ئەو هالە بیتن بەس ئەوەم جاتە بەشداریەکەی یەکەم جارمە بەشداری دەکات کەم جاوەها بەشداریم کرد تاکو ئیشەکانی خۆم ینی بە خەڵکی بناسێنم بەڵام نەمزانیکەوە کۆمپانیای زۆری دیکە هەیەکەوە حەزیان لەو بابەتە هەیە یعنی داوای کاراکتەر دیزاین شتی ئەو هالە دەکەن ئەوم دەزانی خەڵکی ئێرکوانیانی زۆر ئەشتانە ئینتەرێسیان لێت نییە بەڵام خەڵکێکی زۆر هاتنەکنە من کۆمپانیەکان و ئەشتانە پێشوازیان کرد لە کارەکان پێشوازیان لێ کرد و ینی پێشوازێکی زۆر گرمیان لەو نەعات زۆر ستایلە کرد ئەو کەسانی کە زیاتر سەردانی تویان کرد گەنجەکان بوون یاخۆت کەسانی بەتەمەنشی تێدا بوو چۆن بوو هەردوو لە هەموو عمرێکی بوو لە هەموو عمرێکی باشە ئەمەش نمونەیەکی ترە لە کارەکانی تۆ بەڵێ ئەوە کاری ئیلوستریشنە ئیلوستریشن ئەوە کاری ئیلوستریشنە ئەمانە بۆ چی بەکاردێ کارانە ئەوە با بڵێن زۆر خەڵکەیە داوای ئیلوستریشن تابلۆ کۆمیشن بابێ خەڵکەکەیە دەلێ ڕسمەکی ئەو هالم لۆ بکە بەو شێوازەی یەک ئیلوستریشنە تاکە ڕسمە بەڵام وەکو دیزاین ئەمانەش هەمووی دیزایانی خۆتەوە بەڵێ بەڵێ ماشەڵڵا با بڵێن بۆ نمونە ئەوە دیزاینە لۆگۆیەک بووە لۆگۆی وەکو لۆگۆ لۆگۆیەک با بڵێن فکرم لە لۆگۆیەکە وەرگرتە با بڵێن مارکەی هویۆیۆن مارکەیەکەکەوە تابلێتە لە بۆ دروستکردنی کاری دیجیتاڵی بەکاردێتن من فکرم لە لۆگۆی ئەو مارکەیە وەرگرت تاکو کاراکتەرێکی لەو لۆگۆی دروستکەم کارەکانی تۆ زیاتر لە چ بوارێک بەسوودە کاراکتەر دیزاین کاراکتەر دیزاین اختصاصی منە ئامانجت چێ لە داهاتوە ئامانجی لە داهاتمدا هەیە کتابی خۆم بڵاوکەمەوە ئینشاءالله یعنی شێوازە ئەزنەک ئەو هالە کورت یعنی کتابی ینی گەورەتر و حەز دەکەم لەگەر کۆمپانی گەورەکان ئیشکەم ئەوانی کەوا پێویستیان بە کاراکتەر دیزاین هەیە لەو بوارانە حەز دەکەم ئیشکەم باش زۆر بەخێر بەی خاصی ئیسراعیمات سپاس کە میوانی هاشتاگی کوردستان شوار بووی زۆر سپاس کارەکانیشت وەربگرە زۆر سپاس ئێمەش لە بەردەوامی هاشتاگدا من میوانێکی دیکەشم دەبێت بەس بە کورتی ئێستا تۆزێک باسی پێشانگای هایتێکستان بۆکەم هەر لە دەستپێکشتا باسم کرد کە سێهەمین پێشانگای گەورەترین پێشانگای تەکنۆلۆژیای هایتێکس ئەمساڵ سێهەم جارەکە بەڕێوە دەچێت گەنجێکی زۆر بەشداریان کردو گەنجێکی بەهرەداری زۆری کورد لێرەدا هەیە زۆربیان خاوەنکارن جگە لەوەش خەڵکێکی زۆر لێرە هەیە کە وەکو بینەر دێت کارەکان سەیرەکەن ینی خەڵکی سەردانی ژوورەکانەکات پێشوازی لە کارەکانیان گەرۆک و خات و ئیستراش ئاماژەی کرد پێشوازی خەڵک زۆر باشە لە کاری گەنجەکانمان پرۆمۆیەک لەسەر پێشانگای هایتێکس دەبینین و دواتر دەگەڕێنەوە میوانەی سێهەمیشمان بە یەکەوە دەبین